هەوڵەکان بە سایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و سووریا هەر بەردەوامە، بەڵام لێدوانەکانی رووسیاش بابەت و پێشاتی دیکە دێنێت چاراوە. لەمبارەوە لەگەڵ میوانەکەمان قسە دەکەین بەڕێز دکتۆر ئیقبال دوورە، مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی مۆسکۆ لە مۆسکۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 لاڤرۆڤ دەڵێت کە ئەمریکا هۆکاری ئەوەیە کە پەیوەندیەکانی نێوان و دووڵاتە سای نابێتەوە. بەڕێوە ئەمریکا توانێت هۆکار بێتن پەیوەندیانە توان ناسایی ببنەوە؟ لە ڕاستیدا ئەمە شتێکی نوێ نییە. لاڤرۆڤ چەندین جارە واتە چەندین ساڵە دووبارەی دەکاتەوە ئاماژە بەوە دەداتکەوە ئەو دۆخێکە لە سووریا هەیە هۆکارەکەی ئەمریکایە، واتە ئەمە بە شێوەیەکی گەشتی بۆ چوونی فەرمی رووسیایە. لاڤرۆڤ باز لەو دەکاتکەوە ئەمریکا دەیەوێ وڵاتێک لە ناو سووریا دروست بکات، بۆیە لەبارەی پەیوەندیەکانیش کاتێک سەیری دەکەین تورکیاش هەمان بۆچوونی هەیە لەگەڵ رووسیا. ئەو ناگونجانەی کەوا هەیە لە نێوان ئەنقەرە و مۆسکۆ هەوڵی ئەوە دێت ئەمانش چارەسەر بکرێت. هۆکارێکی دیکە کەوا لاڤرۆڤ جارێکی دیکە ئەم قسەیە دەکاتەوە هەوڵی ئەوەیە کەوا گازی سروشتی ڕەوانەی ئەوروپا دەکرێت. چارەنووسی ئەم گازدە دیار نییە، بۆیە رووسیا لەوانەیە لە ماوەیەکی کەمدا پێویستی زیاتری بە تورکیا بێت. بۆیە لەو چوارچێوەیەدا دەیەوێت تورکیا لەگەڵ بەشار ئەسەد یان لەگەڵ سووریا دۆخەکە ئاسایی بکاتەوە، ئەردۆغان و بەشار ئەسەدیش کۆ ببنەوە. هەوڵی ئەوە دەدات کەوا ئەمە بکرێت. رووسیا باش دەزانێت کەوا ئەردۆغان زۆر دەیەوێت پەیوەندیەکانی ئاسایی بێتەوە. هۆکارەکانیشی ئەوەیە یەکەم لە ڕووی ئابووریەوە هەندێک بۆچوون هەیە بۆتە هۆی ئەوەی کەوا ئەردۆغان بیەوێت پەیوەندیەکانی چاک بکاتەوە لەگەڵ سووریا، چونکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لە ڕووی ئابووریەوە. ئەردۆغان دەیەوێت دۆخی سووریا و پەیوەندیەکانی سووریا لە بڕی نێگەتیڤ بە پۆزیتیڤ بۆی بگەڕێتەوە، واتە ئاماژەیەک هەیە بۆ ئەوەی کەوا دۆخی پەنابەران لە تورکیا چارەسەر بکات و خۆی بۆ هەڵبژاردننی ئایندە چارەسەر بکات و خۆی بۆ هەڵبژاردننی ئایندە ئامادە بکات. باشە بەڕێز دۆرە ئەمریکا وڵاتێن ڕۆژاوا و یەکێتی ئەوروپا شێوەیەکی فەرمی و نەفەرمیژی ئەنی دژی ئاساییکردنا پەیوەندیên تورکیا و سووریایەنە لێیان بینە سەر ڕۆسیایە. ڕۆسیا دگەل ئاساییکردنا پەیوەندیاندانە یان نە هەوڵ دەدات و ناوەندگێریەکە باش دنابەرە هەردوو ئالیاندا بکەتن بۆ بێ چەندە پەیوەندیێن ئاسایی بن یاژی نە دەنگتان دەپچرێت ببوورەگە دووبارەیەکەیتەوە. زۆر باشە بەڕێز دوورە ئەز دووبارەکەم پرسیارەخوا ئەمریکا و ڕۆژاوا دژی پەیوەندیên ئاساییکردنا پەیوەندیên تورکیا و سووریایەنە لێ ڕۆسیا بکردداری دیگەل بەیەکیە گوێبیستی ئێوە نیم بەداخەوە وابزانم کێشەی داخوازش برادرین کۆنتڕۆلی دەکەن ئەگەر بە کێشەیە دەنگی چارەسەر بکەن. گەلک سوپاس بۆ بۆرەیتر کێشەیە کاتدەنگ هەبوو تەکنیک خەلالێک تێدا هەبوو داخوازە لێبۆرینێتکەن. دکتۆر ئەم بینە سەر ڕۆلێ ڕۆسیایەدا ئاساییکردنا پەیوەندیên تورکیا و سووریایەدا ڕۆسیا بکردداری دگەل ئاساییکردنا پەیوەندیên تورکیا و سووریایەدا یان تنێ ئاخفتنە ناخوازیتن؟ نەخێر رووسیا ڕژدە لەسەرەوەی کەوا پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە. فشارێکی زۆریشی هەیە بۆ سەر حکوومەتی سووریا، بەڵام لێرەدا ئەسەد نایەوێ نزیک بێتەوە چونکە ئەو دەڵێ لە سووریا هیچ شتێک نەگۆڕاوە. تورکیا چاڵەچیەکانی خۆی لە ناو خاچی سووریا لە ڕۆی سەربازیەوە بەردەوامە، بۆیە تا ئەمە وەکو خۆی بێ هیچ شتێک نەگۆڕاوە بۆ ئێمە پێویستە شتێک بە ئێمە بڵێ. لە ڕاستیدا خۆ رووسیاش هەر بە هەمان شێوە بیر دەکاتەوە، بەڵام بۆ بەرژەوەندی خۆی دەیەوێ ئەم شتە دواب بخات و بە زووترین کات کێشەکان چارەسەر بکات. پێشتر رووسیا چەندین جار ئاماژەی بە ئیدلیبدا بوو، دۆخی ئیدلیبدا بوو، بەڵام ماوەیەکە باسی ئەمە ناکات، تەنانەت باسی بوونی ئەمریکا دەکات. بە شێوەیەکی دیکە دەتوانم بڵێم رووسیا تەنیا بە قسە نییە هەنگاویش دەنێت. بەڵێ دکتۆر ئەوەی کە جێگەی سەرنجە لە لێدوانەکانی رووسیادا ئاماژە بە کورد دەکات
دەڵێت کە چارەنووسی ئەفغانستان بە بیر کوردەکان دەهێنمەوە کە ئەمریکا چۆن ئەوانی بەجێهێشت ئەمە چه ئاماژەیەک دەگەێنێت چەند مەسێجێک لە پشتم پەیامی رووسیاوە هەیە؟ وەڵام بدەمەوە جێبیست من وایە باشە بەڵێ رووسیا لەبارەی کێشەی کوردەوە رووسیا دیدێکی جیاوازی هەیە بەرامبەر بە کورد ئەو دەڵێ لەبارەی دەستکەوتەوە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ کورد بەڵام لاشی دیکەوە لەگەڵ تورکیا واتە ئەو هەوڵێکەوە هەیە تورکیا و سووریا لێک نزیک بکاتەوە لەمە سەرکەوتو نەبووە ئەمڕۆ وەک چۆن نەیتوانی واردوغان و ئەسەد بگەێنێتە یەک بە هەمان شێوە لەمەش کێشەی هەیە واتە لە نزیکردنەوەی دوولایەن بۆیە پرسیارەکەی یەکەمتان ڕاستە رووسیا تەنیا بە قسە نییە کەوا دەیەوێ ئەنقەرە و شام لێک نزیکاتەوە بەڵام لەبارەی نزیکردنەوەی کورد و ئەسەد رووسیا زیاتر تەنیا بە قسەیە واتە پراکتیک ناکە ئەم شتە هەنگاویش نانێتە ناگرێتەوە چونکە ئەو وا دەبینێکەوە کورد لەگەڵ ئەمریکایە بە هاوشان یەکتر دەیانبینێ بەڵام کاتێک سەیری دەکەین لە ڕووی لێدوان و قسەوە دەڵێ بڵێ دەمانەوێت کێشەی کورد چارەسەر بکرێت بەڵام بۆ ئەو مەبەستە فشارێک ناخاتە سەر بەشار ئەسەد بە پێچەوانەوە فشارێکی زیاتر دەکات بۆ ئەوەی ئەردوغان و ئەسەد کۆبنەوە چونکە هەندێک فاکتەری دیکە هەیەویش ئێرانە ئێرانیش ئەمە شتێکی دیکەیە زۆر باشە دکتۆر ئەقبال ئەگەر سبێ ڕۆژێدا لە تورکیا بشن پەیوەندیان تورکیای و سووریای ئاسایی بوون ئیتر تورکیای هێزن خوا ڤەکشاندن چارەنویسا کوردان لە ڕۆژاوای کوردستانی سووریەدا بەر بە کوردایەدا دەچیتن چارەنویسێکا زەڵال دەبیتن یانژی نەدیارە دەنگتان نایە ببوورە Yani Türkiye'nin oradan askerleri... بەڵێ لەبارەی کشانەوەی سەربازەوە من باوەڕم وانێکەوە تورکیا سەربازەکانی خۆی لەو ناوچەیە بکشێنێتەوە ئەدی چارەنویسا کوردان Sizin sesiniz kesiliyor ben. ببوورە دکتۆر ئیرۆ چانسێمە نییە کێشە ئەنتەرنێتەیە ئیتر ئەنتەرنێتە نێک جا دەنگ خراپ دەبیتن گەلێکی سپاس دکتۆر هەر بشید بەڕێز دکتۆر ئێقبال دۆرە مامۆستایە پەیوەندیە نێودەوڵەتی لە زانکۆ مۆسکۆ کۆتگەلمەداوی گەلێکی سپاس هەر بژید دکتۆر